دەستگا ئەتڵاتیەکانی کۆماری ئیسلامی ڕەندە لە بەرامبەر خەڵکو و داما و لە بەرامبەر ڕەقیباندا. تەقینەوەیە کە لەم دواییانەدا لە دامەزراوەکانی پیتاندنی ئۆرانیۆم لە نەتەنز ڕوویدا و بەشێک لە کەرەستەی ئەم ناوەندە ئەتۆمیەی کۆماری ئیسلامی لە ناوبرد ڕووداوێکی لە ناکاو و تایبەتی نەبوو. نمونەکانی خوارەوە لەم پەیوەندەدا دەرخەری زۆرێک لە ڕاستیەکانن. لە ماوەی ساڵەکانی 1388 تا 1390 هەتاوی لە زنجیرە ئەمەلیاتەکانی دژ بە زانایانی هەستەیی ئێران، مەجید شەهریاری، مستەفا ئەحمەدی ڕەوشان، مەسعود ئەلی محەممەدی، داریوش ڕەزایی نەژاد و ڕەزا قەشقاقی فەرد کوژران و هیچ شوێنی پێیەکیش لە ئەنجامدەرانی بەجێ نەما. وەزارەتی ئیطلاعات و سپا بۆ شاردنەوەی بێتوانایی خۆیان لە پاراستنی ئەم کەسانەدا دەستیاندایە هەوڵی جەنایەتکارانەکە ئابڕووچوونی زیاتری بۆ ڕژیم بەدواوە بوو. ئەوان چەند کەسیان بەبێ ئەوەی کە هیچ پەیوەندیەکیان بەم بابەتەوە هەبێ دەست بەسەر کرد و لەژێر ئەشکەنجەدا ناچاریان کردن کە دان بەکاری نەکراودا بنێن. تەنانەت یەکێک لەم کەسانەیان ئێعدام کرد. یەکێک لە دەربازبوانی ئەم پیلانگێڕیە خۆی گەیاندە دەرەوەی وڵات و گشت پیلانی وەزارەتی ئیطلاعاتی ڕژیمی لە قاودا. لە مانگی پوشپەڕی ساڵی 1399 هەتاوی تەقینەوەیەکی گەورە یەکێک لە هەوڵە ناوەندیەکانی پیتاندنی نەتەنز کە پاراستنی و ئەستۆی ڕێکخراوی ئیطلاعاتی سپا بوو وێران کرد. ڕژیم هەوڵیدا تا ئەم هەواڵە نەهێنی بهێڵێتەوە، بەڵام چەند ڕۆژ دواتر بەرپرسانی ئەم هەواڵەیان تائید کرد. هۆکار و بەکردەوە دەرهێنانی ئەم تەقینەوەیەش هێستا شناسایی نەکراون. ئەم ناوەندە گۆیا بە حیفازەتی چەندلایە دەپارێزرا و بە ئاسانی نەدەکرا بۆمبێک لە چەمەدان بخرێت و ببردرێتە ناوەوە. کەمتر لە 2 ساڵ لەمەوە بەربووکە ڕێکخراوە ئیطلاعاتیەکانی ئیسرائیل کۆمەڵێک بەڵگەی ئەتۆمی ئێرانیان لە حەشارگەکانی ڕێکخراوی وزەی ئەتۆمی ئێران هێنا دەرێ و ڕەوانەی دەرەوەی ئێرانیان کرد بەبێ ئەوەی کە شوێنەوارێک لە دوای خۆیان بەجێبێڵن. چەند مانگ پاش ئەم ڕووداوە یەکێک لە فەرماندە باڵاکانی سپاواتە موحسێن فەخریزاد ناسراو بە باوکی زانستی ناوەکی ئێران تێرۆر دەکرێت. ئەم تێرۆرەش یەکجار بەرنامە بۆ داڕێژرا و نەخشەمەند ئەنجام دەدرێت و هیچ شوێنی پێک لە پاش خۆیان بەجێ ناهێڵن. لە نوێترین نمونەدا لە ڕێکەوتی 21 مانگی خاکلێوەی ئەم ساڵدا تەقینەوەیەکی دیکە سیستمی گەیاندنی بەرقی ناوەندی پیتاندنی نەتەنز لە کار دەخات. بەپێی راپۆرتی میدیاکان بەهۆی ئەم تەقینەوەیە خەسارێکی جدی لە سیستمی پیتاندنی ئۆرانیۆمی ئەم ناوەندە دەدرێ. نەقشەی ئەمەلیاتی تەقینەوەکە تەنانەت سەرسوڕمان و ستایشی سەرۆکی پێشووی ڕێکخراوی وزەی ئەتۆمی ئێرانیشی لێ دەکەوێتەوە. ئەم تەقینەوەیە وتوێژەکانی بەرجام کە لەویان لە ئارادابوون یەکجار دەخاتە ژێر کاریگەری خۆیەوە. لەم وتوێژانەدا بەرگی ناودەستی کۆماری ئیسلامی واتە درێژەی پیتاندنی ئۆرانیۆم بە ئاسانی سووتا. لە بیرمان نەچێتەوە کە چەند ساڵ لەمەوە بەریش ڤیرۆسێک بە ناوی ستاکسنێت گشت تۆڕی کۆمپیوتەری ناوەندی نەتەنزی تەنیەوە و لە کاری خست. جێگای سەرنج ئەوەیە کە لە هیچ کام لەم نمونانەدا هۆکار و ئەنجامدەرانی واقعی ئەم ڕووداوانە دەست بەسەر نەکراون. بە لەبەرچاوگرتنی ڕووداوەکانی سەرەوە پرسیاری سەرەکی ئەوەیە کە دەستگا ئەتڵاعاتی و ئەمنیەکانی ڕژیم بۆچی لە بەرامبەر باقی هێزە ئەتڵاعاتیەکانی ناوچەکەدا بەم جۆرە لاواز و زەبوونن، بەڵام لە بەرامبەر خەڵکدا لە بەرامبەر ناڕەزایەتی مافخوازانەی ئەوان بۆ بەهرەمەندبوون لە ئازادی و بەرابەری و مافی پێشێلکراوی خۆیان بەم جۆرە هار و وەحشیانە هەڵس و کەوت دەکەن. هەر ئەم پرسیارە لە کاتی هێرش بۆ سەر مەجلیسی شورای ئیسلامیشدا هاتە گۆڕێ کە چۆن چەند کەسی چەکدار هێرش دەکەنە سەر مەجلیس و پتە لە 20 کەس دەکوژن و چەندین کاژمێر نوێنەران بە بارمتە دەگرن، بەڵام هێزەکانی بەناو پاراستنی ئەمنیەت لەو کاتەدا دەتکوت خەویان لێکەوتووە. لەسەرەوەبوونی ژمارەی ئەم ڕووداوانە هیچ شەکێک ناهێڵێتەوە کە دەستگا ئیطلاعاتی و ئەمنیەتیەکانی ڕژیم بەم ڕێکخراوە پانوبەرین و بودجە ملیاردیانەوە کە لە سفرەی هەر ئەم خەڵکە دەری دەکێشن تەنیا لە ئێڤین لە ژوورەکانی لێپرسینەوە و تاکە کەسیدا دەتوانن بنەڕێنن.
ئەم دەستگا دژەمرۆیی و بێکەڵکانە لە نەتەنز و لە باقی ناوەندە ئەمنیەتیەکان هیچ کارێکیان لەدەست نایێ، بەڵام لەسەر شەقامەکان دەتوانن لە گیانی خەڵک بەرببن و نمایشەیەک لە بێڕەحمی و جەنایەت وەڕێ بخەن. ئەمڕۆ لە ناو زیندانەکاندا سەدان کەس بە تۆمەتی جۆرە و جۆری ئەمنیەتی زیندانی کراون. لە ناویاندا لە چالاکانی کرێکاری و ژینگە پارێز و چالاکانی ژنانەوە بگرە تا نوێنەرانی معلمان، لە ڕۆژنامەوانانەوە بگرە تا ئەندامانی ناوەندی نووسەران حوزوریان هەیە. بەڵام زۆرترین کەسانی بەندکراو واتە پتر لە نیوەیان ئەو لاوانان کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا چەند ڕستەیان ڕەخنە سەبارەت بە ڕژیم نووسیوە و بۆ دۆستانی خۆیانیان ناردووە. لەو نێوەدا چەند کەس تەنیا بە خاتری وێنەگرتن لە خۆپشاندانەکانی ساڵی 96 و 98 و یان ناڕەزایەتیەکانی دژ بە بەردانەوەی فڕۆکە ئۆکراینیەکە زیندانی کراون. ئەم بەندکراوانە هەر کامیان بە 1 تا 5 ساڵ و لە هێندێک حاڵەتدا بە 15 ساڵ زیندانە محکوم کراون. لە ڕاستیدا هەمووی ئەم ڕووداوانە پێمان دەڵێن کە ترسی ڕژیمی ئیسلامی لەو حرەکەتە ناڕەزایەتیانەیەکە لە ناو خەڵکدا لە ئارادایە. ئەم ڕژیمە باش دەزانێت کە ئەگەرچی ئەمڕۆ ئەم حرەکەتانە پرژوو بڵاون، بەڵام هاوشێوەی جۆگەلەی ئاو یەک دەگرنەوە و سەرنجام دەبنە سێڵاوێکی خڕۆشان و ئەم ڕژیمە ڕادەماڵن. دەستگا ئەتلاعاتی و ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی وێڕای تێگەیشتن لەم مەسەلەیە ئەگەر لە بەرامبەر دەستگا ئەتلاعاتیەکانی ڕەقیبدا داماوە و بێتوانە و سەرشۆڕن، بەڵام لە بەرامبەر خەڵکدا لە ئەنجامدانی هیچ جەنایەتێک دەست ناپارێزن. حکوومەتی ئیسلامی و دەست و پەیوەندەکانی سەبارەت بە هێزی کنترۆڵ و چاودێری خۆیان ئەوەندەیان درۆ و زیادەوێژی کردووەکە وێ دەچێ ئەمڕۆ خۆشیان درۆکانی خۆیانیان باوەڕ کردبێ. بەڵام واقعیەت شتێکی ترمان پێدەڵێ. ئۆتۆریتەی ڕەواڵەتی دەستگا ئیطلاعاتی و ئەمنیەتیەکان تەنیا دەتوانێت ڕێبەرانی حکوومەت و کەسانێک کە چاویان بەسەر ڕاستیەکاندا بەستووە فریو بدات. چونکە ئەگەر ناڕەزایەتی و تووڕەیی بەرینی خەڵک لە شوێنی کار و ژیانیاندا ببینن کە دەبینن، پێویستە تێبگەن کە ئەمنیەتی ڕژیم بە چاوترسێنکردن و تۆقاندن و بە کوشتنی خەڵک لەسەر شەقامەکان ئەگەرچی ڕەنگ بێ بە شێوەی کاتی دابین بێت، بەڵام لە درێژماوەدا ناکرێ پشتی پێ ببەستن. هەروەک چۆن دیکتاتۆرەکان بە درێژایی مێژوو بە پشت بەستن بە سەرکوت و ناوەندە ئەمنیەکان نەیانتوانی ئەمنیەتی دەسەڵاتەکەیان دابین بکەن.